سلێمانی خەڵکێکی زۆرتر ڕووی تێکردووە هەر ببینن لە خلالی ئەم سێ چوار ڕۆژەیە چەندین کەس بیانی هاتووەتە ئێرە کە سلێمانی ئەناسێنێ و دیاتر لە دیداری بچوو بچووکیشە لە دەرەوە ئەم فۆرمە ئەو ئاڵنگاریانەی کە بە ئاستێکی ئەتوانرێ بە پێی ئەوەی هەر کەسە لە ئاستی خۆیان بتوانێت چارەسەری کە زۆربەی زۆری چارەسەرێکی بۆ ئەدۆزێتەوە دواتر ئەو برادرانی لەسەرەوەن دەتوانن کاراسانی بۆ بکەن ئەوەی جێ باسە لێرە ئەوەن دەڵێن سلێمانی ئێستا لە ماوەی 2 ساڵە بۆ بە تۆپ لە ئاستی پارێزگەکانی عێراقا باز دەکرێت و بەرهێناری تیاکرێ پرۆژەکان زیاتر دەچنە پێشەوە بە تایبەت پرۆژەی نیشتەجێبوونەکان کە ئێستا بە خۆشحاڵی و لە ئاستی هەم کواڵیتیە لەسەر ئاستی هەم پێداویستیشە پلانی استراتیژی بۆ ئەم بابەتە دیاری کراوە بەدەر لە پرۆژە گەشتیاریەکان بەدەر لە پرۆژە خەدەمیەکان. دەتوانین لە ئێستا بڵین سلێمانی شان بەشانی وڵاتانی ئەوروپی دەچێتە پێشەوە؟ بەتەکیدی ئەگەر ئێستاشە لەو ئاستەیە نەبین ئەوە هەنگاومەکانمانە کە دەچینە پێشەوە بەرەو ئەو ئاڕاستە. زۆر باشە لە ئێستاە وەبەرهێن لە چ پلەیەکایە بە وشەیەک بە دێڕێک وەبەرهێن ئێستا لە مرتاحیە. دەست خۆش کاک شایان سپاس.